ناوي برزة ناوم أسوانة. أسوان؟ أسوان بالله. يعني چی أسوان؟ أسوان ناوي شوێنێکە. ناوی منطقەیەکە؟ بەڵێ. دەکەوێتە کوێوە؟ بەخوای بەتەواوی نازانم بەس بەنداوەکە لەسەر ڕووباری نیل دەکەوێتە مسر. زۆر چاکە. بەڵێ. کێ ئەو ناوخۆشی لێ ناوی؟ باوکم. باوکە دەی تەمەەن بەڵێ. درێژ بێ. چیت هەیە بۆ باوکە؟ وەڵی لێرەوە پێ دەڵێن زۆرم خۆش دەوێت. زۆر خۆشە. ئەرێ وەڵڵا. وا لە یەکتان تاجی سەرمانە. ئەیوایە ئەکید باوک تاجی سەرە بەڵێ. خی گەورە لێت نەسێنێ و تۆشی بۆ بێڵە ماشەڵا کوڕێکی زۆر ئاقڵ ڕووخۆش سەزان هەر لە دوورە خۆی هات بۆ لام پێکەنی زۆر سپاس بەخێری بەخوای ئەو مایکە سۆرم بینیوە لە چۆنە بەرنامەکانمان بەلاتەوە بەخوای نەک ئەو مایکە سوورە هەر بەرنمەیەکی تریش ئەگەربی بەخۆی شتیاوە خوش ئەگەبێتە ناو خەڵک وایە سەکردن پێکەنی خەڵات ئەی چۆن ئەوانە زۆر زۆر خۆشە خۆشەر نیە هەر بەرنامەی جدی بکەی وایە ئەوە ئەها سکۆریشمانەکەن باسکردن مشکلە نییە باشە چۆن هاتوونەتە فامیلی مۆڵ بەخۆی من لە دووک دەوام دەکەم ئەوجا کوڕە خاڵەکەم لێرەیە باشای بۆ لەگەڵ هاتن گوتمان پیاسەی بکەین لە ناو هەر لە خۆشییا بن ئیشەڵڵا چ دەوامێک دەکەی لەکوێ کار دەکەی ئەمن لە دوو کار دەکەم محاسبە محاسبی بەڵ منیش ژمێریاریم تاوا کردووە منیش محاسبم زۆر باشە خۆشبی بە قوربان سپاس دەکەم لە ساق بێ کارەکەت قورس نییە؟ ناوەڵە زۆر خۆشە ئەلحەمدولیلا لەگەڵ ئەوەی حساباتی تاواکردوێت لە بیرکاریش زۆر زۆر باشە ئەلحەمدولیلا باشین ئەلحەمدولیلا پرسیارێکمان ئامادەیە بەڵێ وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات باشە ئەگەر وەڵامەکەشن نەزانی دەبێت تۆ شتێکی خۆش پێشکەشم بکەی بەخۆی من هیچ شتێک نازانم بەسەرهاتی خۆش لە کاتی کارکردنە ئێستا من ڕۆژانەکەیم لێرە بەرنامە دروست دەکەم لەگەڵ ئەو برادەرانەما کامێرەمان و دەرهێنەر و ئەوانە هەر هەمووی شتی زۆر زۆر خۆش ڕوو ئەیا پێەکەنین پێی دوای بیرمانەکەوێتەوە باسیەکەینەوە تۆشە بێ شتێکی ئەوها هەبێ وایە بەخوای ڕاستە بەس ئێستا لە بیرم نییە نازانم بەخوای بیرکەرەوە تا پرسیارەکە لێکم باشە گەورەترین با لە بوو دوای بیشە ئەمەوێت ئەوە جەماعەتیش پێ مەڵە لێ پێی بڵێ ئەو کوڕاڵە دەنگی خۆشە دەنگ دەنگ ناوەڵە دەنگم هیچ خۆش لە دەنگی کێ خۆت بەخوای دیار دێرسم دیار دێرسیم ئەزان گۆرانەکانی چۆن خۆشە سەوتی چۆن خۆشە ڕێز و سڵاومان هەیە بووی پارچێ گۆرانی ئەومان بۆ بڵێ بەخوای نازانم نازانی بەس گوێ دەگری بەس گوێگت نەیم باشە لە ساق بە پرسیارێک لێکم گەورەترین دارستان لە جیهاندا ناوی چییە؟ وابزانم دارستانی ئەمەزۆن نییە؟ ئەمەزۆن؟ وابزانم ئەمەزۆنە نازانم وابزانی بە ئەکیدی پێم بڵێ بە ئەمەزۆن بێ ئەمەزۆنە؟ دەستخۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکمان پێبن فەرموو ئەو خەڵاتی بەرنامەی ئێمە بۆ شۆ ماشەڵڵا لێبێ ڕوو زۆر خۆشە دە قسێک خۆش لەگەڵش تۆزە پێ بکەنم بەخوای دەم بەخەندەوە بەس شتی خۆش ناچوە بڵێ دایم پێ دەکەنی؟ شتیوە ئەرێوە دە باشە هەر لە خۆشیابی دایم دەم بەخەندەبی